لا دوم ڕۆژی 24 هەمین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەوە من لەگەڵتانە بم هەوڵدەم لەگەڵ ئەو میوانانەی کە هەمە تەواوی ئەو چالاکیانەی کە لەم ڕۆیا بەڕێوە ئەچێ بۆ ئێوە بۆ بینەرەکان نیشتمانی بگوازینەوە بێگومان لە بەشی یەکەمی گفتوگۆکەمانە ئێستا میوانێکی خۆشەویستمان لەگەڵە کە ئەویش دکتۆر ئیبتیسامە کە بەڕێزیان سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژن هەوڵدەین تەواوی زانێرەکان لە بەڕێزیانەوە وەربگرین دکتۆریان سڵاو لەبێت و بایان و باش ئێوە لە هەموو بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویست بەخێر بسەرچاوان دکتۆریان ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵە بابزانین ئەو کار و چالاکیانەی کە لە دووەم ڕۆژی فستیڤاڵە بەڕێوە ئەچێ بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا بینەوە بەڵێ هەڵبەتە سەرەتامە سپاسی دەستگای میدیایی کورسات بکەم بۆ سپانسەری میدیایی فستیڤاڵ و کامیشە هاوکار و پشتیوانمان بوون سەرەتای ئەمڕۆ بە تایبەت کراوە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بە ئەدەبی ڕۆژهەڵاتی کوردستان و کولتوری ئێران بەگشتیانی ئەوانەی کە پانێڵەکان دوو پانێڵی تایبەتمان هەیە بۆیان ئەو پانێڵانە کە ڕخنەگر و ئەکادیمی و ئەدیبی ئێرانین کە لێرە بەشدارن بۆی کە وەرەقەی نەقدیان هەیە پەیپەریان هەیە بابەتیان هەیە لە پانێڵەکانە پێشکەشیەکە لەسەر فکر و لەسەر ئەدەبی ئێرانی بەگشتی هەروەها پانێڵێکی ترمان هەیە تایبەت بە دوو ئەدیب و ڕۆماننووسی عێراقی کە لێرە میوان ئەوانیش پانێڵێکترە دواتر مەراسیمی ئیمزاکردنی کتێبمان هەیە ئەو کتێبانە یەکیانی مامۆستا هونەرمەند عومەرزەیی و دوو کتێبیش بۆ شاعری خۆشەویست کاک تەڵعات تایر زۆر باشە تەواوی ئەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر ئەگرێ هەموو بابەتەکان بابەتی کوردین لەلایەن ئەو کەسانی کە پێشکەش کراون بۆ فستیڤاڵ کەسانی کوردن یاخودی وڵاتانی دەرەوەشی نەخێر وەکوتم تەوەرەکە تایبەتە بە کولتوری ئێرانی لەبەرەوە میوانەکان ئێرانن هەڵبەتە کوردیشیان تایە و فارسیشیان تایە بەڵام وەک گرفتێک نابێت چونکە تەرجەمەمان هەیە لە کرێتەوە بە کوردی یەکسەر تەرجەمەی فەوری لێیە بابەتەکانی وەکوتم فکرین رخنەین لەسەر بابەتی ئەدەبین زیاتر ئەو بابەتانە زۆر باشە ئەو بابەتانەی کە لەلایەن لیژنەکەەوە بێگومان هەڵسەنگاندنیان بۆ ئەکرێ پێشتر پێش ئەوەی کە هەڵسەنگاندنیان بۆ بکرێ بابەتەکان لەسەر چ پێوەرێک وەرگیراون یانی ئەو پێوەرانی کە ئێوە دیاریتان کردو بۆ ئەوەی کە ئەم بابەتانە وەربگرن و دواتر بچێتە پێشبڕکێوە بۆ ئەوەی کە خەڵاتی لەسەر وەربگرن پێوەرەکانی کە بۆتان دیاری کردوون خۆی لە چیا بینێتەوە بەڵێ هەڵبەتە ئێمە پاش ڕاگەیاندنی ئەوەی کە فستیڤاڵ ئەنجام دەین لە هینێک دانین ئیمێڵێک دانین بۆ وەرگرتنی بەرهەمەکان لە شەعر و چیرۆک و لێکۆڵینەوە خۆی بینێتەوە ئەوەی کە ناسراوە لەسەر فستیڤاڵی گەلاوێژ کە سەکۆیەکی ئازادە بۆ هەموو قەڵەمەکانە بۆ هەموو تەمەنەکانە بە ئازادی خۆیان هیچ پێوەرێکمان نییە بۆ ئەو بابەتانی کە ئینێرن خۆیان ئازادن هەر بابەتێکە نێرن یعنی هیچ پێوەرێکمان دەنەناوە بۆ داین بۆ ئەم فستیڤاڵە 126 بابەت هاتووە ئەم 126 بابەتە دابەشکراون بە لیژنەکان ینی سێ کەس لە ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنی شەعر بۆچی هەروەها بۆ چیرۆک هەروەها بۆ لێکۆڵینەوە مانە خۆیان ئازادن پێوەرەکانیان بە پێوەری زانستی یا پێوەری بنەماکانی چیرۆک بنەماکانی شەعر بنەماکانی لێکۆڵینەوە گرنگی بابەتەکە و بایەخی بابەتەکە بۆ کۆمەلگا و ئەو ئامانجانەی کە تا چەند پێکاوێتی یانەی پێکاوە لە بابەتی ئەوانە شتە سەرەکیەکانن کە توان بڵێن پێوەرێکن هەڵسەنگێنەرەکان خۆیان دیاریەکەن ئەمە خاڵێک لێرا بڵێن تەنانەت هەڵسەنگێنەرەکانیش یەکتری نابینن یەک نازانن کێ لەگەڵ کێیە ینی هەتا ئەو کاتێک کە بیانێ خەڵاتی یەکەم و دووهەم و سێهەم یەکلاکەنەوە ینی ئەوانەی کە تەرشیح حەکرێن بۆ خەڵاتەکان ئەو شش کەسەی بۆ نمونە شعرە خوێندنەوە یا چیرۆکە خوێندنەوەیان لێکۆڵینەوەیان هەیە دوجار لەو 126 کەسە یەکی سێ کەس دیاری ئەکرێت ئەو لیژنەی کە هەڵسەنگاندنەکە بۆ بابەتەکان تەواوی لیژنەکە ئەندامەکانی کوردن یاخود ئەندامی لیژنەکە غێری کوردیشی تیا لە وڵاتێکی ترەوە لە لیژنەکە بابەتەکان نیەن بۆ نمونە نی ڕۆژهەڵاتی تیاابێ لەسەر کولتوری ڕۆژهەڵات بە تایبەتی ئەم هینەوە بوو تیاابێ دامانەوە گەرنا هەمووی کووردە بەڵێ زۆر باشە بێگومان خەڵاتی شەبێ دکتۆر شازی دابشکردنی خەڵاتەکان یاخود ئەو کەسانی کە دائەنرێن یاخود با بڵێن ئەو کەسانی کە زیاتر ڕەشاحن بۆ ئەوەی کە خەڵات وەربگرن ئەو تایبەتمەندێتیانی کە لە بابەتەکانی ئەوانە هەیە جیان ئەکاتەوە لەوانی تر خۆی لە چیا ئەبینێتەوە ئەوە وەکوتم ینی ئەگەڕێتەوە بۆ هەڵسەنگێنەرەکان ئەوانن کە دیاریەکەن ئەم شش کەسە پاڵێراون بۆ خەڵاتی یەکەم و دووەم و سێم ینی سێرەکەی منافەسەکە زۆر
قرسە بێتەوە لە دوجارە لە بینی 6 کەسە بینی لەو کەسانی کە لەو 126 بابەتەی کە هاتوون دوجار دابەشەکرێنەوە بەسەر بابەتەکانە 6 کەسە مێننەوە بۆ پاڵڕێورێن بۆ خەڵات جار لەم 6 کەسە 3 کەس دیاری ئەکرێنی ئەو دیاریکردنەش لەسەر بنەمای هەڵسەنگێنەرەکان خۆیان دیاریەکەن ڕاستی خەڵاتەکان 3 کەس خەڵاتی یەکەم و دووەم و سێهەم خەڵاتی یەکەم و دووەم و سێم بۆ شعر خەڵاتی یەکەم و دووەم و سێهەم بۆ چیرۆک خەڵاتی یەکەم و دووەم و سێم بۆ لێکۆڵینەوە ئەمە هی پێشبڕکێکە بەڵام دوو خەڵاتی تایبەتی ترمان هەیە ئەو دوو خەڵاتەیەکیان خەڵاتی کوردستانە کە ئەدرێ بە ئەدیبێک نووسەرێکی جیهانی هەموو ساڵێک یان بۆ نمونە لە 2009 درا بە شاعری عەربی گەورە ئەدینۆس باشە بەڵام ئەم ساڵ ئەدۆنیس بر بەڵام ئەم ساڵ پێشکەشمان کردووە بە ئەدیبێکی گەورەی ئێرانی لەبەرەوەی تەوەرەکەمان وەکوتمان ڕۆژی ئێرانە ئەمانەت دیاریمان کردووە بۆ دکتۆر محەممەد ڕەزا ئەسڵانی خەڵاتێکی ترمانەیە خەڵاتی شەهید عەبدولخالق معروف کە ئەم ساڵ بە ناوی ئەو دامانەوە ساڵانی تر بە ناوی کەسایەتی ترەوە بوون بۆ نمونە تا 3 ساڵی بردوو مامۆستا خەڵاتی مامۆستا فواد مەجید مەسری بوو ینی 23مین فستیڤال درا بە مامۆستا ڕەوف بێگەرد ئەم ساڵ دیاریمان کردووە چکەوتمان کولتوری ڕۆژهەڵاتی کوردستانە دیاریمان کرد بۆ دکتۆر بەختیار سەجادی زۆر باشە ئاستی بەدەمەوە هاتنی خەڵکی بۆ بەشداریکردنی فستیڤال لە چه ئاستێکا بوو ڕەنگە ئەم ساڵ بە بەراورد لە 4 ساڵانی ترا ئەم ساڵ و ساڵی پاریش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕەنگە زەختێکی زۆر لەسەر تەواوی لایەنەکان دروست بوو لەم کاتە خەڵکی بۆ ئەوەی کە بێن لە فستیڤال بەشداری بکەن یاخود بۆ ئەو بابەتانی کە لە فستیڤال بەشداری ئەکا بۆ ئەوی دواتر خەڵات وەربگرێ ئاستی بەشداریکردنی خەڵکی بە چه ڕادەیەک لەپار میوان یان چۆن بڵین ئۆنلاین بوو میوانی ناو هۆڵمان نەبوو خەڵک نەیەتوانی بەشداریکە بەداخەوەیانی بەڵام ئەزمونێک بوو ئەزمونێکی باش بوو گرنگەوەی گەلاوێژ دانەبڕا گەلاوێژ نەپچرا بەردەوام بوو فستیڤاڵی گەلاوێژ بەڵام بە ئۆنلاین بینەرێکی زۆر باشمان هەبوو هەموو خەڵک تامزرە ینی غەریب نەبوو لەوەی کە دوێنێ هۆڵەکەمان پڕ بوو جێگەی کەسی تر نابۆیەوە لەبەرەوەی خۆی فستیڤاڵی گەلاوێژ گرنگی خۆی هەیە خۆی سمبڵێکی جوانی ئەم شارەیە دیاردەیەکە ناکرێ ینی تا میدیاکان ینی بەسپاسەوە زۆربەی تەختەیان کردووە بۆی کە خۆی ینی زاهیرەیەکی جوانە حرەکێکی و یەکەم فستیڤاڵی شە بەڕاستی هەتا ئێستا کە مابێتەوە بەردەوام بێت و ئێمە هیوادارین بەدەیان فستیڤاڵی تری هونەری و ئەدەبی لەم شارەیە بەردەوام هەبێت بە هیوای ئەو دکتۆر ئەو بابەتانی کە بەشداریان کردووە لە فستیڤاڵە لەسەر چ نمایەک پۆلێنتان کردووە ئایا بابەتێک بۆ نمونە ئەگەر شەعر بێ یاخود ڕۆمان بێ هەموو وەکو یەک بۆیان هەیە بە یەک ئاست بەشداری بکەن یاخود ینی ژمارەی شعرەکان چەندێ بوو بە هەمان شێوە ژمارەی ئەو چیرۆکانە یاخود ئەو نووسینانەی کە بەشداریەکە ئەوانش بە هەمان شێوە بە پۆلێنکردنەکەیان بە شێوازێک بووە ئەو کەسی کە ئەینێری ئازاد ینی هیچ بەربەستێک لە بەردەمیان نییە بەوەی کە ئمە بڵین وڵات تۆ بێ لە سەر فلانە بابەت دیاریکانی تەوەرمان دیاری نەکردو خۆیان ئازادن چی لێکۆڵینەوەی گەنێرن چ شعرە گەنێرن بەڵام هەنێ مەرج بوو کە مەسەن بە فۆنتی ئەوە بنووسرێ بۆنە وشە بێت بۆنە دیاریکرابێ ینی هەر ئەوانەمان هەبوون ینی شتی شکڵیات بوو زیاتر شتێک لەسەر ناوەڕۆکی بابەتەکان خۆیان بە ئازادی ئەینێرن ینی ئەمە گەر مەبەست پێش بڕکێکە بێ ئەوانی تەوەرەکانی کولتوری ئێران نەخێوانە بە تەکلیف و خۆیان بابەتیان دیاری کردووە زۆر باشە ڕادەی بەشداریکردنی گەنج بۆ ئەم بابەتانە بە نووسینی شعر بێ بە بابەتەکانی ترکە بۆتان دیاریکردبوون لە چه ئاستێکایە ئەتوانرێت بەراورد لە 4 ساڵانی ترا خۆشبەختانە هەموو ساڵێک ڕێژەی بەرچاوی ڕێژەی بەشداربوو زیاتر گەنجانە بەڕاستی گەنجانە و ئەشتوانە بڵێمە باڵانسی جێندەریژە ینی ژنانیشتیا بەشدارن بەڵام دوجار لە پێش بڕکێکەیەکی خڵادۆرەگە کێژناگرێمە دەست ئێمە نیە بەڵام وەکو بەشداریکردن بەڵێ ئێمە شانازی بەواکەین کە بەشداربووانمان زۆربەی گەنجانن لێرەوە دروستە بن لێرەوە بن ئەسمە دنیای ئەدەبەوە ڕادەی ژنانیش بە ڕادەیەکە باشە دڵخۆشکەرە بەڵام زۆر جار ناکەونە منافەسەیە بەرزنا بە دیاری ڕێژەکەیان کەمترەوە لیژنەکان قەرارن چونکە ئەسڵەن کە ئەچێتە لای لیژنەکە ناوی لەسەر نییە نازانێ ئەمە نووسینە قەڵەمە هینێریان یاخود قەڵەمینێر و نێمان جا نەکردێتەوە چونکە دەرگا واڵایەکێت ئەتوانێت بابەتەکانی بێگومان دکتۆر بە ئەم بارودۆخی کە ئێستا تێکەوتوین کە کۆڕۆنا ڤایرۆسیش هەیە لەو ڕۆژەوە با پرسیارە بکەم ئەو میوانانی کە کۆبوونەتەوە لا ڕووی ئەوەی کە تا ڕادەیەکی باش دڵنیایی بۆ ئەو کەسانە هەبێت کە یەنە نەو هۆڵەکە و بەشدار ئەبێن
لە ڕووی پارێزگاریەکانی کە دژ بە ڤایرۆسی کۆڕۆنا ئەمان چیتان کردو؟ بەڵێ ئەمە هەڵبەتە میوانانەی کە هێناومانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانەوە هەموو تێستیان کردووە، هەموو ینی تێست کراون کە نەخۆشی کۆرۆنایان پێوە نەبێ و هەروەها لە ناو هۆڵەکانە ڕەچاوی مەرجەکانی تەندروستیمان کردووە بەوەی کە معقیماتمان داناوە، ماسکمان داناوە، هەموو ئەوانە ڕێنمایەکانمان جێبەجێ کردووە. زۆر باشە، کاتە ڕۆژێکی تریش بەردەوام بێ سێم ڕۆژی فێستیڤالیش هەیە. سێهەم ڕۆژیشمان هەیە کە ختامیەیە کە خەڵاتەکان دابەشکردنی خەڵاتەکان و ئاهەنگێکی موزیکیشمان هەیە. زۆر باشە، ئەگەر وتەیەکە بما بێ دکتۆر بۆ کۆتاوتەی خۆت یاخود بۆ بینەرەکانمان ئەتوانێت پێشکەشی بکەیت. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ تەختێکردنی بەردەوامتان.